لیتی جوزف ئانۆی ناسراوە بە ڕۆمان ڕێینز لە 25 مانگی 5 ساڵی 1985 لە بێنساکولای فلۆریدا لەدایک بووە. ناوەڕاستەقینەکەی زۆوە، هەروەها لە خێزانێکدا گەورە بووە کە زۆربەی کەسوکاری زۆران باز بوونا، وەک براکەی و باوکی و کوڕەمامەکانی و زۆری تریش. ئەو تەنها خاوەنی یەک برایە بە ناوی ماثیو ئەنوای و هیچ خوشکێکیشی نییە. باڵای 191 سانتیمەترە و کێشی 130 کیلۆگرامە و ناسراوە بە سەگی گەورە لە ناو هاوڕێکانیدا. خاوەنی تەنها یەک کچە بە ناوی جۆیل دوێن جۆنسۆن کە ناسراوە بە The Rock خزمی دایکی ڕۆمان ڕێینزە کە پێشووتر ئەویش زۆران باز بووە. لە منداڵیدا زۆر سەرسامی برێت هارد بووە. ئەمەش ئەوە دەگەێنێت کە هەر لە منداڵیەوە حەزی چۆتە سەر زۆران بازی. بەڵام لە سەرەتادا پێش ئەوەی ببێتە زۆران باز وەرزشە دڵخوازەکەی تۆپی پێی ئەمریکی بووە. لە کاتی هەرزەکاریدا کاتێک لە ئامادەی بیناساکۆلای بوو ناسراو بوو بە باشترین بەرگریکاری ئامادەیەکە. لە ساڵی 2007 گرێبەستەکەی ئەنجامدا لەگەڵ یانی مینیسۆتا ڤایکینگ و ئاستێکی جوانی پێشکەش کرد. هەر لەبەر ئەوەش دوای تەنها ساڵێک گرێبەستی ئەنجامدا لەگەڵ یانی ئیدیمەنتن ئیسکیمۆر، بەڵام تەنها یەک وەرز دیاری کرد و دواتر وازی هێنا لە تۆپی پێی ئەمریکی. یەکەم دەرکەوتنی لە جیهانی زۆرانبازیدا لە 9 مانگی ساڵی 2010 بوو کە یەکەم یاری بەرامبەڕی سیستیمبۆت بوو. هەروەها لە یاریەکەدا تووشی شکست هاتوو نەیتوانی سەرکەوتن بەدەست بهێنێ، بەڵام دوای ئەو شکستە و چەند شکستێکی تریش توانی یەکەم برنەوەی خۆی تۆمار بکە. لە 21 مانگی 9 ساڵی 2012 توانی برنەوەیەکی گەورە بەدەست بهێنێ بەرامبەر دین ئیمبرۆنز و سیث ڕۆلینز لە یاریەکی سێکەسیدا و بەمەش بۆ ڕکابەرێکی گەورە و بەهێز لە پاڵەوانێتی فلۆریدا چامپیۆنشیپ ڕیسێلینگ، بەڵام نەیتوانی نازناوەکە بەدەست بهێنێت چونکە شکستی هێنا لە برنەوەی بەرامبەر لیۆ کرۆگەر. لەگەڵ هەردوو زۆران باز دین ئەمبرۆنز و سێث ڕۆلینز لە ساڵی 2012 دەستەی سەگەکانی دادپەروەریان پێکهێنا کە بە دەستەی قەڵغانیش ناسراو بوو. لە ئەکستریم ڕۆڵز لە 19 مانگی 5 ساڵی 2013 دین ئەمبرۆنز ئەندامی دەستەی سەگەکانی دادپەروەری توانی پشتیوانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بباتەوە دوای سەرکەوتنی بەرامبەر کۆفی کینگستۆن. و لە هەمان شەویشدا دوو ئەندامەکەی تری هەمان دەستە ستیڤ ڕۆلینز و ڕۆمان ڕێینز سەرکەوتنیان بەدەستهێنا لە بەرامبەر کاین و دانیێل براین بە مەشبوونە خاوەنی پشتیوانی دەستە دوانیەکان. دوا بە دوای برنەوەیان بەرامبەر زۆرانباز کاین دوژمنایەتیەکەیان زیاتر بوو لەگەڵی، تاوەکو کاین چۆنێ و دەستەی نیو ئێز ئاوتلاورز و ئەمەش بووە هۆی ئەوەی یاریەکی شەشی ئەنجام بدرێت کە تێیدا هەردوو دەستەی سەگەکانی دادپەروەری و نیو ئێز ئاوتلاورز بەرامبەر یەکدی یاری بکەن. لەم یاریەشدا دوای شەڕێکی قورس دەستەی سەگەکانی دادپەروەری توانیان سەرکەوتن بەدەست بهێنن. بەڵام لە ساڵی 2014 ڕۆمان ڕێینز لەو دەستەیە دەرچوو لە فیستیڤاڵی مەنی ئین ذا بانک شکستی هێنا لە برنەوەی نازناوەکە، بەڵام لە 22 مانگی 12 هەمان ساڵ توانی لە بیکشۆی زەبەلاح بەرێتەوە. دوژمنایەتی لەگەڵ زۆرانبازی زۆر هەیە، بەڵام بەناوبانگترینیان دوژمنایەتەکەی بوو بەرامبەر برۆن سترۆمان و ئەندەرتەیکەر. هۆکاری دوژمنایەتەکەشی لەگەڵ ئەندەرتەیکەر ئەوە بوو کاتێک دوژمنایەتی هەبوو لەگەڵ برۆن سترۆمان ئەندەرتەیکەر خۆی کرە نێو گۆڕەپانەکەوە و زۆری لە ڕۆمان ڕێینزدا و قبرێکی بۆ هەڵکەند و لەسەری نووسرا بۆ ڕۆمان ڕێینز. بەڵام لە ساڵی 2017 و لە بۆنی ڕاسلمێنای 33 توانی لە ئەندەرتەیکەر بباتەوە و ئەمەش گەورەترین نازناوەکانی بوو کە بەدەستی هێناوە. بەڵام تەنها دوای ماوەیەکی کەم لەو سەرکەوتنە گەورەی براکەی کۆسی دوای کرد کە ئەویش زۆران باز بوو و ئەمەش زۆر کاریگەری کردە سەر ڕۆمان ڕێینز. لە 22 مانگی دەی ساڵی 2018 ئەوەی ڕاگەیاند کە تووشی نەخۆشی شێرپەنجە بووە و ئەوەشی ڕاگەیاندووە ماوەی 11 ساڵە تووشی بووە، بەڵام هیچ قسەی نەکردووە و باسیشی نەکردووە. هەروەها وتیشی هەر لەگەڵ چاکبوونەوەم دەگەڕێمەوە ناو گۆڕەپانەکان و لە 25 مانگی 2 ساڵی ڕابردوو گەڕایەوە. ئەو خاوەنی زۆر نازناوە، بەڵام ئەمانە بەناوبانگترینیانن. یەکەم فلۆریدا چامپیۆنشیپ ڕیسێلینگ، دووەم باشترین دوانی ساڵی 2013 لەگەڵ سێث ڕۆلینز، سێم خەڵاتی ئیسلامی بۆ جوانترین جوڵەی کۆتایی، پێنجەم خەڵاتی ئیسلامی بۆ باشترین دەستە بۆ ساڵی 2013، شەشەم پاڵەوانی کیشوەرەکان بۆ ساڵی 2017، حوتەم براوی WWE ساڵ، هەشتەم پاڵەوانی WWE بۆ 3000، نۆیەم خەڵاتی ئیسلامی بۆ باشترین ئەستێرەی ساڵی 2014، دەیەم براوی یاری ڕۆیاڵ ڕەمبڵی ساڵی 2015. چەندین جار بە تۆمەتی بەکارهێنانی دەرمانی وزەبەخشەکانەوە تۆمەتبار کراوە
ڕۆمان ڕێنز ئەوەی ڕاگەیاندووە کە زۆر ئارەزووی کردووە کە بەرامبەر دوێن جۆنسۆن بکەوێتەوە چونکە ئەو بەرامبەر زۆربەی زەبەلاحەکانی زۆرانبازی بۆتەوە لەوانە ئەندەرتەیگەر و برۆک لێزنەر و جۆن سینا و زۆری تریش بەڵام ئەم یاریە هەرگیز ڕوونادا چونکە دوێن جۆنسۆن ماوەیەکی زۆرە وازی لە یاری زۆرانبازی هێناوە و ئەوەش ناشارێتەوە کە یاریەکەیان بەرامبەر خێزانی وایت خۆشترین یاری بووە کە ئەنجامی داوە لە مێژووی زۆرانبازی خۆیدا لە کۆتاییدا دەڵێن لە جیهاندا زۆرانبازی زۆر بەهێز بوونیان هەیە بە دڵنیاییەوە ڕۆمان ڕێنز یەکێکە لەو زۆرانبازانە چونکە خەڵکی لە هەموو وڵاتانی دنیاوە خۆشیان دەوێ و هیوا دەخوازن کە تەنها بۆ جارێکیش بێ بتوان لە یاریەکی ئەودا ئامادە بن یاخود بتوانن وێنەیەکی لەگەڵدا بگرن. ئێوە ڕاتەنسیە لەسەر ڕۆمان ڕێنز دەتوان ڕاو پێشنیارەکانتانمان لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسن. و زۆر سوپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون. ئەگەر ڤیدیۆکەمتان بەدڵ بوو ئەوە دەتوانن لایکی ئەم ڤیدیۆیان بۆ بکەن و هەروەها شەیری بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێت کە سەبسکرایبی کەناڵەکەم بکەن چونکە ئەوە گرنگترین شتە بۆ من بۆ ئەوەی بەردەوام بم لەسەر کارەکانم و هەروەها ڤیدیۆی زیاترشتان بۆ دابگرم و لە بیرشتان نەچێت زەنگۆڵی تەنیش سەبسکرایبەکەش ئۆن بکەن بۆ ئەوەی ڤیدیۆکانتان بە ئاگادارکردنەوە پێ بگات و ئەگەر هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێکتان بۆ کەناڵەکەمان هەیە ئەوە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەم تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.